بيت المقدس شويني حشركردني مخلوقاتا لآخر الزمان دا، أنها أرض المحشر والمنشر. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي كاتي آقرك لصنعاء ولا آخر الزمان برپا دەبێت و فتنە ڕوو ئەدات، هەرچی مەخلوقات هەیە لە بەیت المقدسە کۆ دەبێتەوە. بەیت المقدس قودسی شەریف ئەو شوێنەیە هەموو خەڵکی بە گەورەی دەزانن. پێغەمبەران عەلەیهیم الصلاة وەسسەلام ڕێزێکی تایبەتیان بۆ ئەو شوێنە داناوە. زاناکان دەفەرمون هەر چوار کتێبە گەورە ئاسمانیەکە لە ناو بەیت المقدسە خوێنراونەتەوە، وەکو زەبور، وەکو تەورات، وەکو ئینجیل، وەکو قورئان. لە سەردەمی خۆیانە هەموو ئاینەکانی لێبووە. ولا فرمودي صحيح دا ثابت بوا نێوان دروستکردنی کەعبەی پیرۆز و نێوان دروستکردنی بەیت المقدس چل ساڵ بووە. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی لا تشد الرحال إلا إلى 3 مساجد. سفر كردن خو ئامادەکردن بە نیازی عیبادەت تەنها بۆ 3 شار گرنگە. باروبنە پێچانەوە بە نیازی عیبادەت تەنها بۆ 3 شار بکەن. یەکەم مەسجد الحەرام کەعبەی پیرۆز، دووهەم مەسجد الأقصى قودس، سێهەم مەسجدی هذا مزگەوتەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم. سەفەر بە نیازی عیبادەت تەنها بۆ ئەم 3 شارە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی ئینسان نیازی عیبادەت بکات بڕوا بۆ ئەم 3 شارە. و هەروەها فەلەستین مەسجد الأقصى بەتایبەتی لەلای مسلمانان گرنگێکی تایبەتی هەیە. دوای چەندین ساڵ خوای پەروەردگار بەنی ئیسرائیلی ڕزگار کرد لە ستەم و چەوسانەوە و زوڵمی فرعەون. موسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو قافڵە گەورەیەی حەرەکەت پێ کرد لە میسرەوە بەرەو سینا و بەرەو بەیت المقدس. 600,000 مرۆڤ بوون بەنی ئیسرائیلی کە چوونە نزیکێ بەیت المقدس. لەوێ بینیان مقاوەمەی تایە و بینیان پاشاکەیان زۆر زاڵمە و شەڕەکە. موسا فەرمووی خوا وعدی یاوە ئەوەندە هێرشێ بکەین ئەیانشکێنین و هەموویان ئەڕۆن و ئێمە ئەڕۆینە ناو بەیت المقدسەوە. ئەو جوولەکە بەدخویانە ئەو یەهودا بێئەدەبانە بەرامبەر بەخوا وتیان ئەی موسا فاذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون. ئەی موسا بڕۆن خۆت و خواکەت لەگەڵیانە شەڕ بکەن بەخوا ئێمە سێتانەکەین لێرەوە، ئێمە نایین، ئێمە ئەو شتە ناکەین. بۆیە خوای پەروەردگار تووشی سەرگەردانی کردن. يتيهون في الأرض 40 سنة 40 ساڵ لە دەشتی سینا و لە شامە سەرگەردانی کردن. نەیانەزانی بۆ کوێ ئەچن. مرۆڤی وا هەبوو بەیانی هەتا ئێوارە ئەگەڕا سێرەکە هاتەتۆ شوێنەکەی خۆی. فترەی تیه، فترەی سەرگەردانی، فترەی ماڵوێرانی، فترەی خۆونکردن. لەو فترەیەدا موسا صلاة و سلامی خوای لەسەر بێ وەفاتی کرد. دوای موسا لەنەوەی ئەوان کۆمەڵێک پێیا بوو لەوان پیاوتر بوون، لە ئەجداد و ئاباویان پیاوتر بوون.
هاتن چوونە ناو بەیت المقەدەسەوە ئەم جوولەکانە خوای پەروەردگار سەری خستن کە سەری خستن خوا لە سەری نووسین ئەگەر لە ناو بەیت المقەدەسە فەساد و خوێنڕشتن و لە خوایاخی بوون بەرپا بکەن ئەوە ئێوە لەسەر ئەرزە دەرئەکرێن لە ئەرزی بەیت المقەدەس نامێنن مادام توغیانەکەن مادام سەرکەشی ئەکەن بەڵام هەر ئەوە نەچوونە ناو بەیت المقەدەسەوە نەسری خوایان بیرچوویەوە تەئیدی خوایان بیرچوویەوە شەیتان خەڵەتاندنی لە ناوی بردن دوای چەند ساڵێک لە بەیت المقەدەس خوا وەدەری نان و دەری کردن لە بەیت المقەدەس مەحروم بوون هەتا زەمانی حەزرەتی عیسا صلاة و سەلامی خوای لەسەر بێ کە بەیت المقەدەس کەوتە دەستی ئەوان کەوتە دەستی عیسا سەلامی خوای لەسەر بێ و مەسیحیەت لەوێ مادام دینەکەیان بە پاکی ئەنجامدا مادام انحرافیان نەکردبوو ئەوان بوون بە وارثی بەیت المقەدەس ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون خوای پەروەردگار جل جلاله لا زبورا لدواي قرآن باسی کردووە نووسویەتی ئەم زەویە میراثگرەکانی عەبدە ساڵحەکانە بن ئەوانەی بەندەی ساڵحن بۆ خوا گونجاون سەرپێچی خوا ناکەن و لەگەڵ مەخلوقی خوادا چاکن ئەم سەر ئەرزە ئەوانە بن بە میراثگری عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ خوا بەرزی کردەوە بۆ ئاسمان بەنی ئیسرائیلیش دینەکەیان انحراف کرد و بەیت المقەدەس لەوانی ستەنرایەوە هەتا خوای پەروەردگار پێغەمبەری نار صلى الله عليه وسلم سيد الثقلين پێغەمبەری ئینسان و جنۆکە کۆتا پێغەمبەر صلى الله عليه وسلم لە یەکێ لە فەرموودەکانیا فەرموویەتی یەکێ لە موژدەکان ئەوەیە بەیت المقەدەس مسلمانان ڕزگاری دەکەن مسلمانان ئەبن بە وارثی بەیت المقەدەس و هەر ئەوەی کە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە مەککەوە تەشریفی برد بۆ قودس ئیسرا و میعراج لەناو قودسا ئەنبیا کۆبوونەوە بوو بە ئیمامی هەموویان هەر لەو ڕۆژەوە بەیت المقەدەس بوو بە مڵکی مسلمانان کەوتە دەستی مسلمانان پەیوەندی نێوان ئێمە بەیت المقەدەس پەیوەندیەکی دینی مێژوویە پێغەمبەر صلى الله عليه وسلم تەنەزولی لێ نەکردووە قیبلەی یەکەمی مسلمانانە بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بەیت المقەدەس ڕزگار دەبێت بەڵێ ڕزگاری بوو بەڵێ نسبەتی بەیت المقەدەس بۆ مسلمانانە خاکی ئیماندارانە شوێنی ئیمامەتی پێغەمبەرە بۆ هەموو پێغەمبەران على نبينا وعليه الصلاة والسلام كي رزقاري بو صالي طانزي كوتشي زماني خلافتي عمر كري خطابة عملاق الإسلام إمام عدل أمير إيمان داران خالد كري وليد أبو موسى أشعري معاوية كري أبو سفيان بسطابة هيزكيانوا دوري قدسيان دا ڕزگاری کەن قەساوێستە و ڕۆهبانەکانی قودس نامەیان نووسی بۆ خالد وتیان ئەگەر ئەمیری ئیمانداران خۆی تەشریف دێنێت ئێمە کلیلی بەیت المقەدەسی تەسلیم دەکەین مقاوەمە ناکەین و شەڕ ناکەین با لە ناو حەرەمی قودسا خوێن ڕوو نەدا خوێن نەڕێژێت شەڕ ڕوو نەدا سپای ئیسلام نامەیان نووسی بۆ خەلیفەی ئیمانداران عومەری کوڕی خەتاب کە شتێکی وا هەیە ئەویش خۆی حازر کرد جەیشێکی زۆر حیمایەی زۆر عیتاتی زۆر کۆ بووەوە ئەمە بوو نا
هاوڵێکی هەبوو هەموو قورئانی لەبەر بوو ناوی سالم بوو لە ماڵەکەی عومەرا خزمەتی دەکرد فەرمووی سالم وڵاخێ حازر کە سبەینێ بەڕێ ئەکەوین ئەڕۆین بۆ قودس یەک وڵاخ با دوو وڵاخ نەبێت بۆ ئەوەی خەزینەی ئیمانداران زەرەر نەکات و مەسرەفی زیاد نەکەین وڵاخێکمان بەسە کەوتنە ڕێ لە ڕێگادا عمر فەرمووی ئەبێ ئێمە بین لە سەفەرەکەمانە عادل بین سەفەر ماهیەتی ئینسان دەرەخات سەفەر و غەریبی مرۆڤت بۆ تاقی ئەبێتەوە کە چۆنە فەرمووی چۆن فەرمووی ئێمە ئەبێ بەنەوبە سواری ئەم وڵاخە بین من سوارە بم ئەکەوینە ڕێ لە مەدینە دەرئەچین ئەی سالم جزئێ قورئان بخوێنە جزئەکەت تەواو کرد دا ئەبەزی من سوارە بم کە سوار بووم جزئێکی تر ئەخوێنی جزئەکە تەواو بوو دا ئەبەزم جزئی سێهەم بخوێنە با ئەو وڵاخە هەر خۆی بێ ئیسراحەت بکات بەرامبەر بە بێزمانەکانیش عومەر عەدلی بەکارهێناوە ئاوا جزء قورئانیان ئەخوێن حتى وكجيشنا نزيكي قدس فلما اقتربوا من بيت المقدس كاتي نزيكي بيت المقدس ونوا سبحان الله نوبة نوبي سالمي مولاي عمر بو خدمة كارقي عمر بو كسواري ولاقة كبير هو ياوتي أي خليفة پیغمبري خواه صلى الله عليه وسلم أو خاج برستكان أو قصاي وسو أو هم خلقا سير ما نكن بو من عيبك من سوار بمو تو بلي بخوا سري منيا ولا سرك وبا من دابزم فرمي والله ما نزلت ولا ركبت نداء بزين سركه نبي خوته من استملك زناك قدري خوا وابوا لم كاتاك ايما اشينا ناخذ سوا سريتويا شونا ناخذ سوا وتي انا ما اميري ايمان داران خلقي صلاوي ان لسالمك وانا زعني وكسيك سوار بو او عمره ابي جهواري يكد اي فرمو والله من عمر مين عمر اويك بياديه اويك وابا بيوا اويك جلي ولا خكمي قلتوا او عمره يكل الرهبان كان هل لو دقوا خشكان كرنوشي بربو اخوا وسجديكي بردو وتيان بوتشي واتكت وتيسوين بخوا للتوراة كما هي قرأنا في التوراة يا نسرى وأن الذي يتسلم مفاتيح بيت المقدس أويك كليلي بيت المقدس والأقياد حاكم عادل باشايك دادقرة يسير على أقدامه بفي أروى وخادمه راكب خزمة كاركي واسور ولا خكبوا وفي ثوبه 17 رطعة كراسكي وجلكاني حظتي نيتيوي للتوراة أما هي للتوراة باسي عمر كراو لكسر إيماني هنا كبينيان عمر حظت فينا بكراسكي وبو حظاء نوف الشجاعة حظت يا إخوائي وفينا النية أو عدل ديكور أساس نية ناخ أساس ناخ إيمان داران بيت المقدس تسليم عمر كلا أو خلقها ميسيرية كوت دستي إيمان داران وصحابة كاني في غمر صلى الله عليه وسلم خالد وعكرمي كري أبو جهل ومعاوية أبو موسى أشعري وتيان قربان با ريزكي سربازيت بو بكين وكو يستشون سربازكانو رشوروتو كري فقيران الرون جنگكا بنوا دواتا بوني جنگكا رئيس وزراكا أروى الرسم أقري وسلفي أقري طوابوا آزاعك يكبو أمامينتوا
وەکو ئێستا نەبوو وتیان قوربان با شتێکی کۆماریت بۆ بکەین فەرمووی نا هیچم ناوێت هیچم ناوێت لە ناو خۆڵەکەیە سوجدەیەکی بۆ خوا برد و دەموچاوی پڕبوو لە تۆس فەرمووی ئێمە قەومێکین ئەعەزەنە الله بالئیسلام ئێمە قەومێکین بۆ هەی ئیسلامەوە خوا بە عیزەتی کردین فإن ابتغينا العزة في غير الإسلام سوين بخوا أجر بقرين بشوين عزته سربرزيها للرقيك وغير رقي إسلام به أذلنا الله خوا شر ما نكات خوا شير دست ما نكات خوا ذليل ما نكات بو چونك رقي عزته سربرزي رقي إسلام فرمي كوا بلال یان بۆ بان کرد فەرمی ئەی بلال ئەزانم لەو ڕۆژەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەفاتی کردووە بانگت نەیاوە ئەی بلال داوا لێ دەکەم لەبەر ئەم ڕۆژە پیرۆزە کە قودس ڕزگار بۆ بانگتمان بۆ بڵێ چووە سەر بەیت المقدس بلال بانگی فەرموو هەرچی سەحابە بوو هەمووی گریا هەمووی پێغەمبەری بیرکەوتەوە صلى الله عليه وسلم همو يو كاتي بيركوتوا همو او مشتاي بيركوتوا كبيغمبر صلى الله عليه وسلم دابوي كقدس رزقارك يا كافر كانوا خلقي قدس ويانزاني عمر وفاتي كردوا وتيان امكر يعني تشيا دوايتيان وتن اوشتيك احساسك إيمان درستي دكات ويا مسلمان كان قدس بسلامتي رزقار بو بعزة عمر كليلي بيت المقدس ورقت لم يهدم صومعة شويني فرستشي جولكو مسيحي نروخان كنيسيكي نروخان معبدكي نروخان عقدێکی بۆ نووسین کە ئێوە ئازادن وەثیقەی عومەر ئێستەش ماوە لە لای ئەوان کتابی عومەر ئێستەش ماوە لەگەڵ ئەهلی ئیلیا یانی خەڵکی قودس ئێستەش ئەو کتابە ماوە کە عومەر ئەمانی دانی ئێوە ئازادن ئێوە حڕن ئێوە ئەتوانن لە مزگەوت لە پەرستگای خۆتاندا عیبادەت بکەن بۆ خۆتان گەورەکان و قەشەکان هاتن وتیان قوربان ئەمیری ئیمانداران پێمان خۆشە بێی لە کەنیسەکەی ئێمە دانوێژە بکەیت وەکو چۆن نەسارای نەجران پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیجازەی دان لە مزگەوتەکەی پێغەمبەرە عیبادەتی خۆیان بکەن صلی الله عليه وسلم تۆش وەرە ئیجازەت بێت لە ناو کەنیسە و سەومەعە و معبەدی ئێمە دانوێژە بکە عمر فەرمووی شتی وا ناکەم دڵتان بۆ خۆتان دانەنێنێ بڵێن عمر بە دروستی نازانێ لەوێ نوێشکە نا لەبەر ئەوەی ئەترسم دوای خۆم مسڵمانان لێتان داگیرکەن بڵێن عمر نوێژی پیا کردووە سەیری عەدلی عمر ئەمە کێ پەروەردەی کرد ئیسلام کە دەسەڵاتی هەبوو هەموو دینێکتیایە ئازادە ئێستەش ئیماندارەکان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیاری داوە باڵۆزخانەی وڵاتەکەی بباتە قودس بیکات بە پایتەختی ئیسرائیل بۆ چونکە مسلمان بێدەسەڵاتن مسلمان خۆخۆرن مسلمان عەمیدن مسلمان خائن بەرامبەر بە یەک دینەکەی محەممەدیان صلی الله عليه وسلم پشتگوێ خستووە هەمووی خەریکی خۆخۆرین خەریکی مەذهەبگەرایی و تایفی و خوێنڕستنن دەی با بزانم دەوڵەتە ئیسلامیەکان 22 دەوڵەتی عەرەبی دەی با بزانین تورکیای عوسمانی دەی با بزانین ویلایەتی فەقیه و سوپای پاسداران ئادەی خۆ ئێوە مسڵمانن هەمیشە فرمێسکی تیمساحی بۆ قودس ئەڕێژن دەی حەشتی شەعبی دەی حیزب وڵای لوبنانی دەی عەسایدی ئەهلی حەق ئادەی
یان هەر بە کورد فێرن یان هەر بە کورد ئەوێرن دەیادەی قودسەکەتانەوە تا گیراوە خۆتان بە خاوەنی قودس ئەزانن ئەوە تا کرا بە پایتەختی دەوڵەتی جوولەکە بزانم چییە کە نادەی ئادەی دەی بیشتیانم دەی ئەو هەموو قووەتتان هەیە ئەو هەموو هێزەتان هەیە ئۆتۆمتان هەیە خۆتان بە مسڵمان ئەزانن دڵنیابن ئەوانە ئیسلامی تەزویرن دڵنیابن هیچ کامیان وەکو کوردیان پێ ناکرێ ئێمە لەم مینبەرەوە پێیان دەڵێین ئێمە وەکو کورد هەوڵمانداوە بۆ ڕزگارکردنی قودس سڵتان سەلاحەددینی کوردی ڕزگاری کردووە دە ئێوەش هەمووتان بەقۆ پەنجەیەکی سەلاحەددینی کوردی غیرەتتان هەبێ دەیڵا ئەوە خاکەکەتان زەوت کراوە و ئەگە ئێوە مەرگ بەر ئەمریکاکەن و ئێوە دژی ئەمریکان دەفەرمون دەیان لەسەرەوە شەعبە خەڵەتێن و دژمنی ئەمریکان و لە ژێرەوە ئەتان دۆشێت لە ژێرەوە سعودیە 500 ملیارد دۆلار ئەدا بە ترامپ پارەی ڕەشوروتی وڵات بەڵام دڵنیابن ئومەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم دڵنیابن ئەبێ مسڵمانی تەزویر و مسلمانی ئەسڵی جیا بێتەوە لە کۆتاییدا وعدی پێغەمبەرە صلى الله عليه وسلم لا تقوم الساعة پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی قیامەت بەرپا نابێت حتى تقاتل اليهود حتى وەکو لەگەڵ جوولەکەدا شەڕ ئەکەن مسڵمانان لەگەڵ جوولەکەیە شەڕ ئەکەن لە قورئانە فەرمێ جئنا بكم لەفیفا ئەبێ ئەو جوولەکانە هەموویان لە شوێنێکە وەکو لەفە چۆن کۆیەکەیتەوە و قەپی پیاکەیت و ئەی خۆی ئاوا لە شوێنێکە کۆیانەکەینەوە مسلمان ڕاستەقینەکان پەراماریان ئەدەن و هەموویان تیابن دڵنیابن ئەو وعدەی خوای پەروەردگار نزیکە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی قیامەت بەرپا نابێ هەتا وەکو حتى تقاتل اليهود حتى لەگەڵ جوولەکەیە شەڕ ئەکەن حتى يختبئ اليهودي وراء الحجر والشجر حتى جوولەکەی وا هەیە خۆی ئەشارێتەوە لە پشتی دار و بەردەوە فيقول الحجر والشجر أو بردو أو درخت خوا هنا قو أفرميتشي يا مسلم يا عبد الله أي مسلمان أي بند إخوة هذا يهودي خلفي فتعال فاقتله ورجولك يا فشمة ويبيك جا شكاتي خويت الوردقار برد ودرخت أهنا تقسى بو مسلمان يكم كاتي مسلم به دوهم كاتي عبدي الله به عبدي الله عبدي أشخاص نبي عبدي أحزاب نبي عبدي دولار ودينار نبي عبدي منصب وجاه ومقام نبي عبدي الله به عبدي راستقينا عبدي صالح به هل كاتي مسلمانان قرانا وابو برنامج إخوة أو كاتا دار ودرخت وبردش پشتیوانی ئەنم دڵنیابن ساڵی 1896 میلادی عەبدولحەمیدی دووەم پاشای عوسمانی گەورەی یەهودیەکان هات بۆ لای بە ناوی فیۆدۆر هەرتزل وتی گەورەی دەوڵەتی عوسمانی جوولەکە زۆر داماون بەرتەوازن بێحاڵ و ماڵن تەکلیفێکم لێت هەیە خاکی قودس و فەلەستینمان پێ بفرۆشە بە هەر نرخێک بێت بە هەر قیمەتێک بێت ئێمە لێ دەکڕین بۆ ئەوەی لێ کۆیان کەینەوە ئەردوگایەکیان بۆ دروستە لەکو ئاوارە خێر دەگا پاشای عوسمانی عەبدولحەمیدی ثانی ردی دایەوە فەرمووی ناتوانم بستێک بفرۆشم پێت بستێک وتی بۆ فەرمیەوە خاکی من نییە ئەوە خاکی ئیماندارانە ئەوە خاکی دەوڵەتی عوسمانی و مسڵمانانە ئەوە بە خوێن گیراوە هەزارەها گەنج لە پێناویە شەهید بوون
والله العظيم أقر لا شو دستم پارچە پارچە بکەن ناتوانم ئەم خاکی مسلمانانە پارچە پارچە بکەم. ردی کردەوە عەبدولحەمید وەفاتی کرد. دوای وەفاتی عەبدولحەمیدی ثانی ڕەضای خوای لێبێ سەرسوقیەکانی لبنان تایفەیەکی گەورە بوون، زاڵم بوون، هێرشیان برد فەلەستینیان داگیر کرد. تایفەی سەرسوقی کاتێ فەلەستینیان داگیر کرد هاتن لەگەڵ جوولەکەیان سوڵحیان کرد و پێیان فرۆشتنەوە. ئەگینا لە زمانی عومەری کوڕی خەتابەوە هەتا دوای دەوڵەتی عوسمانیش فەلەستین خاکی مسلمانان بووە، بەدەست مسلمانانەوە بووە. لوبنانیەکان سەرسوقیەکان فرۆشتیان. دوای ئەوە کە فرۆشتیان جوولەکە لەوێ نیشتەجێ بوو، هەتا وەکو هەمویان لە ئەوروپا هێنانەوە لەوێ کۆبوونەوە و حکوومەتی جوولەکەیان دامەزراند و حکوومەتێک لە ناو جەستە و دڵی ئیماندارانە. لە کۆتاییدا ئەڵێم گەلی کوردی مسلمان با ئێمە خۆش باوەڕ نەبین. لە ماوەی 46 ڕۆژدا ترامپە سوور، ترامپی خائن، هەم کەرکووکی قودسی کوردستانی لە خاوەنە ئەسڵەکەی سەندەوە، هەم قودسی مسلمانانی لە خاوەنە ئەسڵەکەی سەندەوە. کەرکووکی تەسلیمی شیعە کرد و حەکی شەعبی کرد، قودسیشی تەسلیمی جوولەکە کرد. ئێمە بەشێکین لە عالەمی ئیسلامی. مسلمان نابێت تەنازل کە لە خاکی خۆی. ئەبێ بینەوە بە عەبدە ساڵحەکە لەبەر ئەم پیلانەش بوو کە دیار بوو عەرەبەکان ئەیانزانی شتی وا هەیە، لەبەر ئەم پیلانەش بوو سعودیە هەرچی زانا گەورەکان بوو زیندانی کردن. ئیمارات و میسر و سعودیە و بەحرەین و ئەوانەش یەکێتی زانایانی جیهانیان خستە لیستی تیرۆرەوە بۆ ئەوی فتوا نەدەن بڵێن قودس بووە بە پایتەختی جوولەکە. با خۆمان نەخەڵەتێنین، ئەمانە لە جوولەکە پیسترن، ئەمە منافقن. عەبدولحەمید کوشک ئەیفەرموو كل قادات العرب كفار إلا ملك فهد. حتشي قادي عرب هي همي لدين لا ياوى إلا ملك فهد نبي وكاتا ملك فهد باشاي سعود يبو. أي فرمو أي أوان شي ملك فهد شي أي فرمو فإنه منافق، إن المنافقين في الدرك الأسفل من النار. حال منافق لجهنم زور لحال كافر خلاقنا. أم قادانا همي منافقا همي بيدينا همي ولات فروشن زان دفاعي كان تنها بو كرد آذان. لكوتايدا دليم روشكيان ما مستايكي جامعة سواري قتال بيت أشياء لبناي كسلكي هجارة داعني شيت جوانية لبردن يا أبيت جوانية كهن دشتت يا أبي زندور أبن هل شاركي جارك أوا ران أو الشينيت دبقى أياندا بيكا أستاذي جامعك هي لي بكابراي هجار إيش تشيا عليه فلاحا عليه أما تشيا عليه أما مشكو جرجل مشكو جرج بو تشيتا لقل مختبرك على عقدم كردوه من راوتشي مشكو جرجم همو حبتيك إيام رايانا كمو أيام بمبو أو مختبرة بۆ تاقیکردنەوە لە مێشتیان و دەستەیان دەرمان دروست دەکەن و شتە دۆزنەوە و خەریکی ئەوەم و پارە مەدەنێ. ئەوە ئیشمە. ئەڵێ ئەی باشە چارەپیجارە بۆ چی ڕانەوە شوێنی ئاوا ئەیان دەی بەیەکا. ئەڵێ ئاخر ئەگەر ئەم جرجانە مانوویان نەکەی نەیان دەی بەیەکا ئیسراحەت ئەکەن بە ئاسانی ئەژین دوای بیرەکەنەوە چۆن گوێنیەکە بدڕن و دەرچن و پەل بۆ هاوێژن بڵاو بنەوە. ئەبێ من چارەکی جارێ بیاندەم بە یەکا مانویان کەم جوان ئەبێ ئاوا ئوستاذە جامعەکە ئەڵێ قەسەم بەخوا حاڵی ئومەتی ئیسلامی و شەرقی ئەوسەط وەکو ئەو جرجانە وایە بەدەستی غەرب و ئەمریکاوە. ئەبێ چارەکی جارێ ئاوا ڕامان حسابی درجمان بۆکەن درج و مشک ڕامان وەشێن بامان بە یەکە
بەوەی بیر ئەوەمان نەبێ پەلبەهاوین ئازاد بین گوێنیەکە بدڕێنین حسابی ئەومان بۆ ئەوکەن ئەمان دۆشن و حیکیش مسلمانیش خەریکی ئەوەیە آخر خوێنی نوێشولە نوێژی پێ نوێژی پێوە نییە خەریکی ئەوەیە فاتحە ئەڕوا یان نەڕوا خەریکی ئەوەیە ئەوە بکەم یان نەیکەم مەذهەبگەرایی دووبەرەکی تەفرەقا ئەوانیش خەریکن عالەمی ئیسلامی داگیر دەکەن بۆیە خۆمان نەخەڵەتێنین بینەوە بە بەندە ڕاستەقینەکەی خوا دڵنیا بین خوا سەرمان نەخا ئینشاءالله خوا لە منامان خۆش بێت خوا عاقبەت خێرمان بکەیت خوا ڕەحممان پێ بکەیت خوا بەزەی بە حاڵمان ئەدەتەوە خوا ئیسلاحی حاڵمان بکەیت خوا وڵاتمان ئەوەدان بکەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی یا ربی ئەو جوولەکانەی ئەو زاڵمانەی تەماعەکەنە خاکی مسلمانان تەماعەکەنە خاک و دینی مسلمانان خوا لە ناویان بەرین خوا ئێمە تەنها تۆمان هەیە خوا تۆ کەسی بێکەسانی خوا زاڵمان لە ناو بەرین خوا دینی ئیسلام سەرخەی خوا وعدەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چاوی خۆمان ببینی یا ربی خوای ئیصلاحمان بکەی خوا دوعاکانمان گیرا بکەی خوا شفای نەخۆشەکانمان بەی ئەو ئافرەتەی نەخۆشە لە هەولێر دەوا دوعای خێری کردووە خوا شفای بەی ئەو ئافرەتەی لەم گەڕەکان نەخۆشە خوا شفای بەی هەر کەسێک بەنامە دەوا دوعای خێری کردووە تۆ بە حاڵی ئەزانی خوا شفای بنی ئومەتی پێغەمبەر بەی خوا هەرداری خێتە وڵاتمانەوە خوا گیان گەهیمان لەسەر لابەری خوا ئیصلاحی حاڵمان بکەی خوا قەرزارەکانمان قەرزیان بۆ دەفع بکەی مشکلەی مسلمانان چارەسەر بکەی هەر کەسە تەماعەکاتە خاک و شەرەف و ناموسمان خوا بحەرمەتی بکەی ئەوەی دڵسۆزی خاک و خەڵکە خوا ناجوحی بکەی خوا بە ئیسلامەکیتمان ژێنی بە ئیسلامەکیتمان مرێنی خوا بە شفاعەتی پێغەمبەرمان خەی آمين الحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين آمين برحمتك آمين